پەرچی دوودانە دوو دەکاتە چەند هەموو کێک ڕادیان مووچوو دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابان نەورەی کەم دەهێنا و داهاتمە خوار ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار لای من وابوو ددان و دوورین و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێگرایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داواتێنەکات لای من وابوو گەڕاک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە چار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەمین و دڵ جوانی پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووی وادوو بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم سەد پارچەکەن بێنگە لەژێر گولە و ڕەگبار بچمە سەردار خەڵ دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار نابێ بە چوار پەرچی دوودانە دوو دەکاتە چەند هەموو کێک ڕادیان مووچوو دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابان نەورەی کەم دەهێنا و داهاتمە خوار ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار لای من وابوو ددان و دوورین و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێگرایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داواتێنەکات لای من وابوو گەڕاک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە چار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەمین و دڵ جوانی پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووی وادوو بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم سەد پارچەکەن بێنگە لەژێر گولە و ڕەگبار بچمە سەردار خەڵ دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار